پێت چۆنە سەیری فیلمێک بکەیت کە لە کۆتاییەوە دەست پێ بکات؟ شتی وا دەبێت؟ پێت چۆنە سەیری فیلمێک بکەیت کە لە کۆتاییەوە دەست پێ بکات؟ شتی وا دەبێت؟ بێگومان لەگەڵ دەرهێنەرێکی وەکو نۆلان دەبێت. فیلمی مەمێنتۆ پیاوێک بەهۆی زەبرێکەوە تووشی لە بیرچوونەوەی کورتخایان بووە تاکە شت کە بیری ماوە کوژرانی هاوسەرەکەیەتی، بەڵام بەو دۆخەیەوە چۆن دەتوانێت بکوژەکە بدۆزێتەوە. لە دەزانی بیرەوەری کورتخایان کێشەیەک یاخود نەخۆشیەکە وا لە کەسەکە دەکات پاش ماوەیەکی زۆر کەم هیچ شتێکی لەبیر نەمێنێت کە نازانێت چی خواردووە، چی کردووە، تەنانەت چی گوتووە، جا چجا بگات بەوەی کوژێک بدۆزێتەوە. ئەم فیلمە پاڵێوراوی 57 خەڵات بوو و براوەی هەر 57 خەڵاتەکە بووە. چێژ لەم نوێگەری دەرهێنەر وەربگرن لە سینەمادا کردوێتی بەگشتی و لە ڕووی سیناریۆ مۆنتاژ بە تایبەتی. ئەگەر بینەری بوویت ڕاتچیە لەسەر ئەم شێوازی فیلمە.